توانم بڵێم ئەم هەڵبژاردنە جوانترین هەڵبژاردن و خاوێنترین هەڵبژاردن بوو کە لە 3 ئەیلول بەڕێوە چوو. هەتا وەکو کارمەندەکانیش بەڕاستی زۆر ڕێزیان لێگرتین، زۆر پێشوازیان لێکردین بە هەڵبژاردنیشی پاک و خاوێن دایدەنێم و زۆر سوپاسی حکوومەتی هەرێمیش دەکەم کە لە وەختی خۆی هەڵبژاردن بەڕێوە چوو. من وەکو پارلەمانتاری خۆلی چوارەمی پارلەمانی هەرێمی کوردستان ئەو هەڵبژاردنم زۆر بە هەڵبژاردنێکی پاک و بێگەردن بینی کە دەستخۆشی لە کارمەندانی کۆمیسیۆن دەکەم کە هاوکار بوون لەگەر هەموو خەڵک کێشەکان کێشێکی زۆر نەبوو. هەروەها زۆر دەستخۆشی لە ئەو بڕیارەی کۆمیسیۆن دەکەم کە لە نزیکبوون بە ڕۆژی هەڵبژاردن لە کۆتە سازەکانی ڕۆژی ماقبلی هەڵبژاردن بڕیاریان دەکەم جگەل لە نفوس جنسیەش بەکاربێنن جگەل لە یەک نفوسدون بتوانن دوو بەڵگەنامە بیبن بۆ ئەوە کە ڕێگا لە تەزویر بگرن. ئەمە بۆ سەبەبێک کە تەزویر زۆر بە ڕێژەیەکی یەکجار زۆر کەم بکرێتن ئەو کە کەسانێکی خۆیان حاضر کردبوو بۆ ئەم تەزویرە ڕێگل لەم تەزویرە کرا. دەستخۆشی لە کۆمیسیۆنیش دەکەم لە ڕووی ڕێنماییەکان و ڕێکارەکانی یاسایی کە گرتوویانە بەر ئومێد دەکەم ئەم هەڵبژاردنە وەک چۆن بە سەرکەوتووی ئەنجامدرا بتوانین لە ڕێگەی ئەم هەڵبژاردنەوە لایەنە سیاسەکان خزمەت بە هاوڵاتیانی کوردستان بکەن و هەموو ناوچەکانی کوردستان بەبێ جیاوازی ڕەچاو بکەن و زۆر سپاس.